تۆزێ بە کورتی لەبەروی من چەند پرسیارێ لە قسەکانتا بۆم دروست بوو سەبارەت بەوەی کە ئاماژە بۆواکەی لە نووسینێکدا ئەڵێ هەولێر ئەبێت بێدەنگی هەڵنەبژاردە و دەبێتە پایتەختی گۆڕانکاری واتە ئەگەر ئەم گۆڕانکاریە ئەو ئاماژەیەکی پێکرد بێت ئەمە چیتیایە ئەگەر بۆ نمونەم گۆڕانکاریە لە دەستی پارتی دیموکراتی کوردستانە سەر دەستی ئەواندا بکرێت ئیجازە بدە ئەوەکەی ترتەوە کە مێسا جوابی ئەو پرسیارەشت دەدەم بەڵێ ئەوان ئەوەی مامۆستایان و فەرمانبەران بە ئاشتیانە کردیان ئەمە خۆپیشاندانە بە مانای یاساییەکەی هەم لە سەراسی نێودەوڵەتی هەم لە سەراسی یاسای ناوخۆ دەستوری عێراق بەس ئەوەی تر ئەم پەشێویە و بارەگا سووتاندن و ئیتر قوربانی لێکەوتنەوە ئەمە بە هیچ پێوەرێکی نێودەوڵەتی ئەمە خۆپیشاندان نییە لە ڕاست بۆیە هەوڵی لەم شێوەیە هەبوو کە ئەمە بگوازرێتەوە بۆ هەولێر بۆیە ئەم ئیجراعاتە پێشوەختە کە جیرار بۆ ئەوەی وجودی سەرۆکی پەرلەمان و برادرانی گۆڕان لە هەولێر بە شێوەی ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ نەبێتە مای ئەوەی کە زۆرێک لە پەشێوی زۆرێک لە ئاژاوە بە هەر شێوەیەکی دەری دەبڕی نێت بۆ پایتەختی هەرێمی کوردستان وەکو ڕێگریەکی پێشوەختە ئەمە کراوە چونکە دەزانی دەبێ ئێمە بزانین هەولێری پایتەخت زیاتر لە 50,000 ئاوارەی سنووری پارێزگای سلێمانی کە بەهۆی سیاسی حیزبیەوە لە هەولێر نیشتەجێن لێرە بوو بین کە سوکارەکانیان لێ تهدید دەکرێن دەکوترێن دەسووتێن بارەگاکانیان دەسووترێن فشارێکی گەورەیان دروست کرد بوو ئەوەی کە ئەوانی ڕەدڵفعلیان دەبێت بە ئاراستەی بارەگا و بە ئاراستەی کەسایەتیەکانی گۆڕاندا ئەمە ئەم تێگەیشتنە هەبوو بۆ ئەوەی پێشی پێبژیرێ من ئاگام لێدام و دەستگاکان و تەوجیهاتی مرکزی پارتی ئەو بوو کە بە هیچ شێوەیەک نابێشت ببێ ئاتی ئەمنی تون دەبێ بکرێ بۆ ئەوەی ئەو شتانە نێنە ئێرە ئەمەش لەو سوارچێوەیەدا بوو لەڕاستیدا لە ڕابردووشدا ئەگەر من سەیری ڕۆڵی بەڕێز سەرۆکی پەرلەمان بکەم کە من نام دەکردوانە بێ ئەوە وای لێک دەدەمەوە کە لە ڕابردوودا بەشێک بوو لە گەورەکردنی گرفتەکان بەشێک بوو لە قوڵکردنەوەی کێشە و قەیرانەکان کە بەڕێزیان دەیتوانی بە پێچەوانەوە بەشێک بێ لە بەردەستەکردنی زیاتری متمانەی سیاسی و یەکگرتووی سیاسی چونکە ئەگەر دەرفەت نییە دەنا قسە لەسەرەوە دەکەم چەندین میکانیزم و ئالەتی و شێوازی کارکردنی تر لە پێش بوو کە دەکرا تەوافقەکە لە لای بەردەستە بێت بەڵێ کاک عومەر من ئەگەڕێمەوە وڵات میوانێکمان لای لێرەشەوە کاک سەرهەنگ لە ئێستادا ئێوە